عزیزان و خۆشەویستان لە بەرنامەی سێوی سەوزەوە جوانترین سڵاوتان پێشکەشەکەم هیوادارم تا کۆتایی بەرنامە بە دیارمانەوە دابنیشن هەینیەکی باش و تەندروست بۆ ئێوەی ئازیز و ئەو بڕگۆ بابەتانە کە ئەمڕۆ پێشکەشتانەکەین هیوادارین کە بەدڵی ئێوەی ئازیز بێ بێگومان ستایلی بەرنامەکە وایە ئێمە شێفێکی ئازیزە هێنین ناو ستۆدیۆوە چەندین خواردنمان بۆ ئامادەکات جا تایبەتە بەخۆشی لە هەمان کاتیشە دکتۆرێکی پسپۆڕە هێنین بۆی کە ئەو بابەتەی کە دەستنیشانمان کردووە لە ڕووی زانستیەوە و ئەو شتانە کە لەناو کۆمەلگەی ئێمەیا باوە و خۆمان بۆ خۆمان وەکۆی کە ڕەچەتەیەکمان هەبێ بچین بۆ دەرمانخانە کۆی ئەو نەخۆشیانەکە هەیە ئەچین ببێ ئەوەی کە پزیشکی ئاگادار بێت ئێمە دەرمان بەکارەهێنین بەڵام ئایا دایک و باوکان ئەبێ تا چەند ئاگایان لەوە بێکە لە خۆیانەوە دەرمان بەکار نهێنن بۆ ئەندامی خێزانەکەیان و لە هەمان کاتیشە ئەو زەرەر و زیانانە چیەکە مەترسیە بێ بۆ سەر تەندروستیان ئەو شێفەی کە ئەمڕۆ ئێمە لە ناو ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە ڕاستە کورد نییە خەڵکی یەمەنە چەندین بەرنامەی تریش لەگەڵمان نابووە بەڵام خواردنەکانی زۆر تایبەت و سەرنجڕاکێشە دەبەرەوەی کە خۆی بڕوانامێکی نێودەوڵەتی هەیە لە بواری شێفیە لە هەمان کاتیشە حەزەکە شەیری بکە بۆی کە ئەو دایکانی کە لە ماڵەوە یا ئەو کەسانی کە ئەیانەوێ خواردن ئامادە بکەن مەرجنیە دایکی ماڵەکە بێت کەواتە شێفی باشمان هەیە لە دنیا کە پیاون و خاوەن بڕوانامن بەڵام بزانین ئەو خواردنەی کە ئەمڕۆ ئامادەی ئەکا تایبەتە بە خانەوادەکانی ئێمەیان ئەتوانین چۆن دووبارەی بکەینەوە یان ئەو خۆراکانی کە هەیە بزانین لە کوردستان دەست ئەکەوێ یانە ئەمڕۆ شێف جەمالمان لەگەڵا سڵاوت لێبێ شێف جەمال بەخێربێ زۆر سپاس کوردێکی زۆر باش قساکەی دەست خۆش زۆر باشە بیشتر وتومە زمانی کوردی شیرینی و باشترینی ئافرین بە چەندە فێر بووی وەڵاهی زمانەکەی فێر من بە نزیکی 6 مانگ بووە ئافرین زۆر جار ئێمە کە یەکێکی بیانی فێری زمانەکە بێت زۆر دەستخۆشی لێکەین ڕاستەکەی کوردیش وابزانم خەڵکیش زۆر یارمەتی دەرتە بۆ ئەوەی الحەمدولله والله فێر بوانە زیاتر لەگەڵ خەڵک لای لەناو بازار ئەگەر شتێکی ئەڕۆم بۆ شتێکی ئەی کڕم بۆ ماڵەوە لەگەڵە تۆزە قسە و مناقشە و هەر بسیارەکەم بۆ ئەو قساکان ئەگەر شتێکی ینی حەزت کردووە پرسیار بکەی بۆی کە ئەوان جواب ببنەوە لەگەڵەوەیان و هەر تەکسیەکان قسەیان چیرۆکی خۆتیان بۆ باسەکەی بەڵێ باسی لەگەڵ منە خەڵکی کوێی چۆن هاتم بۆ ئێرە باسی خێزانت هەیە مناڵت هەیە ئەو شتە لەگەڵ سایقی تەکسی بزانم هەمویان الحەمدولله فێری هەمووی جوابێتەوە زۆر باشە خۆش بێ بۆ هەمووی سایق زۆر باشە ئەمڕۆ چەند ساڵات ئامادەکەیت لە بەرنامەکە وەڵا ئەمڕۆ دوو نوعیتی زەڵاتە ئامادەمان هەیە یەکی میوە و یەکی بۆ نمونەی زەڵاتە لەگەڵ کاهو تەماتە و جەزەر و خیار لەگەڵ هەر پیبەری ڕنگ و هەر شویت باشە زەڵاتەی یەکەمەکە پێکاتەکانی لە ئەڤۆکادۆ کاهو تەماتە و جەزەر و خیار کاتر لەو سێ چوارە پێکاتۆ دواتر ئەگەر ویستت شتی پێ زیاکەوانە ئاتوانم ئیزافەکانی لەسرە باشە ساڵاتی دووەمان چییە؟ کە حازرەکەی میوەکانمان وەرزیە وانە؟ بەڵێ ئەوەی مۆزمان هەیە فراولە لەگەڵ سی و سەوز پورتوقالیش لەگەڵ تۆزەی چاراساتی تێگەڵی لەگەڵە زۆر باشە ئەمە زستانەیە یا تۆزێ ئەتوانین بڵێن وەڵاهی زستان نییە ناوەڵە زستانە نیە وانە تۆزێ ئەمانە ینی لە هاوین زەڵاتی میوە زیاتر ئەخورێ بەڵام قەیناکە لە پاڵ ئەوەیشە ئێمە توانین بۆ منداڵەکان بەڕاستی ئەو جۆرە میوانە ئامادە بکەینەوە ساڵادی میوە حەزیان لێ ئەبێت زۆر جارەیە تۆ میوەکەی بەدەستیەوە بەڵام نەیخوات کە ئەیبینێ قاش کردووە و کۆمەڵێ چەرەستی تیاوە ڕەنگا و ڕەنگە بەشتێکی بەتایبەت یعنی بەتایبەت داینم لەسەر قابەکان لەتیکان بە تێگەڵێ لەگەڵ چاراسات هەرتوو وتووە هەر شتێکی وەکو فراولە یا کرێم داینم لەگەڵە هەر خۆشەوە یەکسەر حەزیەتان و یەکسەرە خۆن زۆر باشە لەگەڵ خواردنی کوردیە چۆنیت؟ الحەمدولله زۆر باشە ئەم وەرزە وەرزی ترخێنێ زانین ترخێنە چیە؟ چۆن ترخێنە درستی کردووە ئافرین ئەم سوپانە یا ئەو خواردنانە کە ڕاستەکەی گەرمن لەو وەرزەیە زۆر خۆشە بەڵامە بێ لە بەرنمەیەکە خۆت کوردنیت بەڵام ئاوا خواردنێکی کوردەواریمان بۆ دروستکەی تاقیت کردوێتەوە وانە؟ ئەی تەبعاً 10 ساڵ لێرە
داسە لە کوردستان زۆر باشە زۆر باشە خواردنە سەرەکیەکەشمان بۆ باس بکەیت بزانین چی و چییە بۆی کە لەوانەیە بینەرەکانمان ئێستا حەز بکەن کە ئەو خۆراکانە و پێداویستانە کە یا و کەلوپەلانە کە پێویستێتی ئێستا ئامادەی بکەن لەگەڵ تۆ دەست پێ بکەم بە دروستکردنی بەسە چاو سەرەتای یەکەم جار زەیت زەیتون داینم لەسەر باشە خواردنە سەرەکیەکە ناوی چییە؟ ئەوەی ماسی فیلێ فیلەی ماسی باشە پێکاتەکانی چی و چییە؟ ئەتوانی تێگەڵە لەگەڵ خەردەل خوێ باش پێکاتەکانیم پێ بڵێ ئێستا ئەوە ماسیە و چیتری ئەوێ بەس ماسیەکان لەگەڵ سپێناخ لەگەڵ سپێناکە و قاچق دروست یەکەم زۆر باشە کەواتە ماسی فیلە مەبەستیەوەی بێ ئێسقان و هیچ پێست و ئەو شتانە بێت ئەتوانی تەنکی بکەیتەوە زەیتی زەیتونی پێواکەیت و کۆمەڵێک بەهاراتت بۆ ئامادە کردووە ئەمە بۆ خۆشەکردنیەتی اینجا سووریەکەیتەوەنیە بەڵێ بۆ خۆشەکردنیەکە دوای سووریەکەم زۆر باشە ینی کاتە خواردنێکی ئاسانە و سەریعیش ئاسانە و سەریع و نوعی ماسیەکانی نەرمە باسی خواردنی تەندروست دەکەین دیارە گرنگی ئێن بۆی کە بزانین خواردنێکە کەمترین زەرری هەبێ هەر زەرری نەبێ بۆمان و بە شێوازێکی تەندروست ئامادەکەن شێف ئەتوانی لە ناو فڕنیش ئامادەکە یەکی حەزی لە ئەتوانی لە ناو بڵێ ئەتوانی لە ناو فڕنەکان ئامادەی و هەر ئەتوانی لەسەر تاوەکەی دروستەکەی وەکو ئەوە بۆ نمونە لە کاتی کودایی لە کاتی حازرە باشە ئەتوانم یەک پارچەی لەیمون لەگەڵ شویت داینم لەسەرێ لەسەری داینەوە شویت یەکێک لەو سەوزانەیە کە بۆ سۆسەکانی ماسی کە بینیومە زۆر بەکارێت یعنی زۆر بەکاری شویتەکانی لەگەڵ ماسی زۆر باشە زۆر سحیە زۆر باشە شتێکی خۆشم لێ بیستی وتیان هەموو کاتێ ئەچی بۆ هەر شوێنێک چاقۆی خۆتە بێ وەکو دەلاک یا وەکو سەرتاش قاچکێ هەموو کاتێڵێ مەقەستی خۆم نەبێت ناتوانم قشتاکەم تۆش چاقۆی خۆت نەبێ ناتوانی هەموو شتێ لەگەڵ منە ئەزانی شێف بەڕای من شێف وەکو دکتۆر باشە ڕەکەچی لە دکتۆر لەبەر دکتۆرەکان بەردەوامی یعنی متابعی ئینسانی ناخۆشە شێفەکانی لە مەطبەخ شێف مو بەس یعنی بۆ نمونە خواردن دروستەکەی و ئەوە شێف بزانی هەر خواردنی تەندروستی و هەر خواردنی چاوری تا چەند ئاگامان لە تەندروستی خۆمان بێت لە ڕێگەی ئەو خۆراکانەوەیە بێگومان کە ئەی خۆن ڕۆژانە کە تۆ خواردنێکی باش دروستکەی هەموو ڤیتامینەکان بە لەشمان بگات پێویستمان بە دکتۆریش نابێت لە هەمان کاتاوایە وایە ڕاستە کاتە چی بۆ مەتار چەخۆکە چی لێ کردوە ڕێیان لێ کردووە وەڵاهی لە مەتار خەڵک تۆزە پاسییان لەگەڵ منە باسی ئەو چاقۆکان بۆچی دوای من بشانم پاسپۆرتەکان لە پاسپۆرتەکان نووسیوە شێف کاتی بینیوە ئەوە نووسیوە لە پاسپۆرتەکانی شێف ئەڵێ ئاسایی شێف جان فەرموو ئەتوانی ڕێگە پێدراوی الحەمدولله وار پێشە نییە لەگەڵ خەڵک الحەمدولله زۆر شەهرەزایی لە کوردستان هەر زۆر باشە زۆر باشە کەواتە ئەمڕۆ بۆ بینەرەکانمان ڕوونەکەینەوە کە شێفێکی باش دیارە سەرچاوەیەکی باش ئەبێت بۆی کە تۆ لە ماڵەوە دیاری بکەیکە چۆن ئەو خۆراکانە کە ئەخەیتە بەردەم ئەندامەکانی خێزانەکە تەنها پڕکردنەوەی گەدەیان نییە ئەبێت زۆر ئاگات لە بەهای خۆراکیەکان بێ بۆی کە بزانی چ شتێک دەرخواردی منداڵەکە و هاوسەرەکە دیان کەسەکانی تر ئەی بۆی کە تووشی نەخۆشی نەبن باشە تۆ بەردەوام بە لەگەڵمانە بێگومان کامێرەکەیش هەموو کاتێ لەگەڵ تابێت ئێمە تەوەرێکی ترمان هەیە کە بێگومان دکتۆرێکە کە بە خۆشحاڵیەوە زۆر دڵخۆشیم بۆی کە ئەمڕۆ سوتفەی کردووە دوو میوانمان هەیە کێک شێفەکەی کێک دکتۆرێکی زۆر ئازیزە کە هەردووکیان بە ئەسڵ یا بە ئەتوانین بڵێن لە خۆیان کورد نین لە ئەسڵا بە ڕەچەڵک عەرەبن بەڵام لە هەمان کادا بە کوردیەکی جوان قسە ئەکەن و ئەمڕۆ زانیاریمان پێبەخشن جێگەی شانازین هیوادارم کە کوردستان هەموو کاتێک ئەوە ئاوەدان بێ بووی کە لە وڵات و نەتەوەکانی تر بێنە ئێرە و خزمەت بە هاوڵاتیانی کوردکەن جەنابیان لە یەمەنەوە ئەوی تریش لە بەغاوەیە زۆر بە خێراتون دەکەن دکتۆر ڕەفڵ مالک کە پزیشکی دەرمانسازە فەرموو بەخێر بێت زۆر سپاس بژیگیان زۆر سپاس بژی بۆ قوربان زۆر سپاس زۆر باش پێشتر قسەمان کرد فەرموو بژیگیان بە دڵخۆشیەوە ئەتوانین ئەمڕۆ کۆمەڵەیەک
بڕگە و بابەت لە ئەو بابەتەی کە دەستنیشانمان کردووە باسی بکەین وەی کە باشترین سوود بە بینەرەکانمان بگەێنین. زۆر باشە کاتە با ڕوونکردنەوەی بین بە بینەرەکانمان کە ئەمڕۆ باس لە هەوکردن ئەەکەین. دیارە بێگومان کەم تاکوردێ بە درێژای ژیانمان هەمومان تووشی ئەو حاڵەتە بووین. ئەمڕۆ زانیارێکی باشتانێن لەسەرەوەی کە لە خۆمانەوە دەرمان بەکار نەهێنین چۆن دەستنیشانی بکەین کە ئەمە هەوکردنە. زۆر جار هەیە کە دیار نییە بە چاو بەڵام ئەبینی کە حاڵەتی هەوکردن لە ناو جەستەدا ڕوویاوە ئیتر لە هەر شوێنێکی جەستەتا بێ. ئەو دەرمانانە کە لە ناو دەرمانخانەکانە هەن ئایا ڕێگە پێدراوە کە ئەگە منی نەخۆش بڕۆم بۆ دەرمانخانەیەک بڵێم ئەو دەرمانانم بەرێ بۆی کە بزانم تەمەەن دیاری کراوە بۆ مناڵەکە مەتوانم بەکاری بێنم بۆ ئەوانەی کە بە ساڵات چوون ئایا ئەتوانین بەکاری بهێنین وە کۆمەڵێک زانیاری کە زۆر باشە گوێگیری ئەم بڕگەیە بن یان بیسەر و بینەری بن. بێگومان کۆمەڵێک زانیاریتان عینێکە هەر کەسێک هەر تاکێکمان لە خۆمانەوە دەرمان بەکار نەهێنین و نیشانەکانی چین و گرنگی ئەم بابەتە چییە. دکتۆر باسی ئەوە بکەین کە جۆرەکانی هەوکردن ئەسڵەن چییە؟ بە چاو دیارن زۆر جار هەیە ئێمە وەکو ئەوەی کە دکتۆر نین بەڵام ئەڵێن ئەمە هەوکردنە شیکردنەوەیەکمان لەسەرەوە پێ بکەیت و دواتر چینە سەر دەرمانەکان. زۆر باشە. طبعاً هەوکردن خۆی بە شێوازێکی عام یان بە شێوازێکی گشتی خۆی حاڵەتێکی تەندروست نییە ناتەندروستە کە هۆکارەکەی عادەتەن مایکرۆبێکە. ئەو مایکرۆبە ئەبێ بەکتریا بێ ئەکرێ ڤایرۆس بێ ئەکرێ هەر ناوێک بێ کە زیان بەخشە بۆ ئێمەیە کاتێکە کە ئەچێتەوە ناو لەشی خۆمانە. بەنسبەتی ئەوەیە کە تۆ ئایا وەکو کەسێکی با بڵین پسپۆر نیت ئایا ئەتوانی بڵێ ئەمە هەوکردن یان هەوکردن نییە؟ ڕاستی وەڵامدانەوەی ئەو پرسیارە ئەوەیە بە هیچ شێوازێکە تۆ ناتوانانی ئەمە دەستنیشان کەیتەوە لە هەموو حاڵەتێک ئەبێ دایمە بگەڕێیتەوە یان بۆ لای دەرمانخانە یان بۆ لای پزیشکی پسپۆر. لە ئێستا باسی دەرمانخانەت کرد لە حاڵەتی هەوکردنە ئاسایی هاوڵاتیان بچن بۆ لای دەرمانخانە وەکو هەڵامەتێ سەیری بکەن یاکو سەرێشەیە سەیری بکەن تۆزێ مەترسی نییە کە من بڵێم هەوکردنێکەیە و دەرمانم بەرێ؟ طبعاً پرسیارەکە زۆر جوانە زۆر سپاس دەکەم. بەپێی جۆری هەوکردنەکەی یعنی بۆ نمونە ئەگەر هەوکردنێکی ئاسایی هەوکردنێکی بەسیط بەڵێ ئەتوانێ بگەڕێتەوە بۆ لای دەرمانخانەکە و سایدەلانیەکەش حتا لەو حاڵەتەش بۆی هەیە بۆ نمونە دەرمانێکی دژە هەوکردن بیا بە نەخۆشەکەی. بەڵام لە کاتێکە کە ئلتیهابەکە یان هەوکردنەکە شتێکی تا بڵم حاڵەتێکی مەترسیدارە لەو حاڵەتە ئێمە ڕێنمایی ئەوە ئەکەین کە نەخۆشەکە بگەڕێتەوە بۆ لای پزیشکی پسپۆر لەبەرەوەی ئەبێ مەجموعی فەحسی بۆ بکە و بە تەواوەتی دەستنیشانی بکەرەوە ئینجا بۆی هەیە لە ڕاچێتەوە دەرمانێکی بۆی بنووسێ. لەو حاڵەتە حتا ئەو ئەنتیبایۆتیکە کە ئەنووسرێ بۆ نەخۆشەکەیە ئەنتیبایۆتیکێکی بەقووەت یعنی بۆ نمونە مەسەلەن ئەگەر نەخۆشەکە تووشی هەڵامەتێکی ئاسایی بوو یان ئلتیهابێکی بەسیط ئێگوناحە من دەرمانێکی دژە هەوکردنی بەمێ کە دەرمانێکی زۆر بەقووەتە لەبەری عازیەتی ئەیەم لەو حاڵەتە. زۆر باشە. ئێستا لەسەر تەوەرەکەمان هاوکارانمان راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین بێکەوە راپۆرتەکە بینین و دواترە گەڕن و بۆی کە کۆمەڵی پرسیار لە ئەزیزت بکەین. فەرمووی لەگەڵمان بن ئازیزان. دەرمانی دژە هاوکردن بە شێوەیەکی باو بەکاردەهێنرێت بۆ کەمکردنەوەی ئازار و هاوکردنی جونگەکان و تێکچوونەکانی تری ماسولکەی و ئێسک و چەند جۆرێکی تر لە هاوکردن لە بەشەکانی جەستەدا. دەرمانی دژە هاوکردن دەتوانێت کاریگەری لاوەکی دروست بکات کە هەندێکیان ڕەنگە مەترسی لە سەر ژیانیان هەبێت. هەروە ئەگەر بێت و دەرمانی دژە هاوکردن لەگەڵ دەرمانی دیکە کارلێک بکات کاریگەری نەخوازرا و لە سەر تەندروستی دروست دەکات. پێویستە هەمیشە دەرمانی دژە هاوکردن باوریایی و بەکاربهێنرێت بە جۆرێک هەوڵ بدرێت بۆ کەمترین کات بەکاربهێنرێت. هەمیشە پێشکڕین یان خواردنی دەرمانی دژە هاوکردن پێویستە لەگەڵ پزیشکیان دەرمانسازەکەت قسە بکەیت بۆی دڵنیا بیت لەوەی کە سەلامەتە بە ئەوی بیخۆیت یاخودنا. لە کاتێکدا دەرمانی دژە هاوکردن کاریگەری هەیە لە کەمکردنەوەی ئازار و تاو هەوکردن. وەرگرتنی دەرمانی دژە هاوکردن کاریگەری لاوەکی لە سەر گەدا بەجێدەهێڵێت. ئەوانیش وەک سکچوون
یان هەستکردن بە نەخۆشی یان ئازاری گەدا بە شێوەیەکی باو بەهۆی وەرگرتنی دەرمانی دژەهاوکردن بە شێوەیەکی بەردەوام دروست دەبن لەگەڵ هەندێک لا گرفتەکانی دیکە وەک ژانەسەر و بەرزبوونەوەی پەستانی خوێن. دەست خۆش بۆ هاوکارانم بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە. بەڵێ دکتۆرە باس لە مەترسیەکانی بەکارهێنانی ئەو دەرمانانە کە یعنی ئەو باست کرد کە وتت زۆر جار هەیە کە زۆر دەرمانی بە قووەت بۆ نەخۆش ئەنووسن یان زۆر جار هەیە کە لەوانەیە ئەوەنەی تر مەترسیداری بکە بڵێن هاوڵاتیەکەیە نەخۆشەکە توانین بڵێن. بە پێی تەمەەن ئایا جیاوازی هەیە لەسەرەوەی کە پرسیارێکی زۆرەمەیە زۆر جار هەیە بۆ تەمەنی مناڵەکان جیاوازن یا تەمەنەکان لەژێر 18 ساڵە یان سەر و 18 ساڵە پارچەی ئەکەن نیوەی ئێنێ خۆی هەزاریە ئەڵێ بزانەکرێەوە فیانسەی ئەڵێ نیوەی بخۆبۆی کە زۆر بە قووەت نەبێ ئەمە ڕاستەیانە. طبعا ئەمە بەڵێ شتێکی زۆر باوەرە ناو کۆمەلگەی خۆمانە بەڵام ئێمە وەکو پزیشکی پسپۆر یعنی زۆر تەشجیعی خەڵک ناکەین بۆ ئەو شتێ بۆ لەبەرەوەی مەسەلەن بۆ نمونە ئەگەر تۆ حەبەکە بیکەی بە دوولەت کێ ئەڵێ مەسەلەن ئەم لە تێ بوو بە 500 و لە تەکەی تر بوو بە 500 وایە لەوانەیە ئەمە 400 ئەمە 600 یعنی حەبەکە وا دروست نەکراوە کە تۆ بتوانی لەتی کەیتەوە و یعنی وا بیری لێبکەیتەوە کە ببێ بە نیوە یعنی 500 ڕێک و بە نسبەتی ئەوەیە مەسەلەن دەرمانەکانی دژەهاوکردن ئەوانەیە کە بەکاریان هێنین بۆ مناڵ فەرقی هەیە لەگەڵ ئەوانەی کە بەکاریان هێنین بۆ کەسێکی کە بەتەمەن یا مەسەلەن بۆ ئافرەتێکی حاملەیە یا مەسەلەن بۆ نمونە بۆ کەسێکە نەخۆشیەکی محەددی هەیە لە هەمان کاتیشە ئەتوانین هەنێ جۆری ئەنتیبایۆتیک کە مەسەرەن بۆ نمونە بۆ کەسێکی گەورە بەکاری بێنین بۆ کەسێکی مناڵ بەڵام ئەو کاتێ ئەبێ جوڕعەکە یان دۆزەکە ئێمە لە عالەمی فارما ئەڵێن دۆزەکەی ئەبێ کەمی کەینەوە. زۆر باشە. ئێستا لەم وەرزەیە ڕاستەکەی هەوکردنی قڕگ و گوێ و ئەو بابەت زۆر باوە. ئایا نەخۆش ئەتوانێت بچێتە دەرمانخانەوە بڵێ دژە هەوکردنێکم بەرێ لەبەرەوەی کە گوێم کبووە قورگم ئێشێت تام هەیە لەرزم هەیە ئەمانە نیشانەکانیەتی بەکاری بێنێت یان ئەبێ بچێتە لای کەسێکی پسپۆر؟ زۆر سپاس دەکەم بۆ ئەو پرسیارە. طبعا پرسیارەکەت ئەنواع نیشانەی تیابوو ئۆکەی ئەگەر بۆ نمونە نەخۆشەکە تەنها هەڵامەتی هەیە قانونی نییە من دەرمانێکی دژەهاوکردنی بۆ سەرف بکەم بۆ لەبەرەوەی مەجموعەی دەرمانی ترم هەیە کە تایبەت بە هەڵامەت کە ئەتوانم سەرفی کەمەوە بۆ نەخۆشەکە بەڵام بۆ نمونە ئەگەر نەخۆشەکە هەڵامەتی هەیە و لە هەمان کاتە با بڵێن تای بەرزە بەڵێ لەو حاڵەتە ئەتوانم دەرمانێکی دژەهاوکردنی سەرف بکەم بۆ نەخۆشەکە بەڵام چەندێکە استیفادە ئەکا لە دەرمانەکەیە لەگەڵیشیە هەنێ زیان بەخشەکانی هەیە ئەو دەرمانە. دوو کێشەمان هەیە لەگەڵ دەرمانەکانی دژەهاوکردن یەکەمیان ئەوەیە نەخۆشەکە ئەگەر بۆ ماوەیەکی دوور و درێژ بەکاری ئەهێنێت ئەبێت هۆی دروستبوونی حاڵەتێکە کە ئێمە پێڵین بەرگری واتە چییە؟ واتە ئەو کەسە سبینەیان دووسبینە ئەگەر تووشی هەمان حاڵەت بووە من ناتوانم هەمان دەرمانی بۆ سەر کردووە ئەگزاکلی بەڵێ بەڵێ وایە ئەمە کێشەی یەکەمە. کێشەی دووەم ئەوەیە کە من بۆ نمونە کە دەرمانەکە سەرفی ئەەکەم بۆ نەخۆشەکە ئەگەر پێی بڵێم ڕۆژی یەکجار واتە نەخۆشەکە ئەبێ ڕۆژی یەکجار بیخوا نەیکا بە دوو جار ژمێر یەکجار بەکاری بێن بەڵێ نەیکا مەسەلەن بە 2 جار و 3 جار و ئەوانەیە طبعا ئەمە دائیمەن کێشەیەکمانە لەگەڵ نەخۆشەکانە من پێ ئەڵێ مەسەلەن ڕۆژی یەکجار بیخۆ دەرمانەکە نەخۆشەکە سەیرەکە بە یەک حەب باش نەبوو ئەچێ 2 حەبەخۆ باشە بالضبط بەڵام خۆی علمیان مەسەلەن من کە ئەڵێم یەکجار تاو یعنی ئەبێ نەخۆشەکە ڕۆژی یەکجار بیخۆ کە ئەڵێم بۆ 5 ڕۆژ بیخۆ ئەبێ 5 ڕۆژ بەردەوام بێ بیخوا بۆ ئەوەی حاڵەتی بەرگری بە هیچ شێوازێکە دروست نەبێ بۆ نەخۆش عزیزەکان. من پرسیارێکم لەلا دروست بوو چونکە زۆر جار دکتۆرە ئازیزەکانم و کاتێ باسییان لە کاتی خواردنی دەرمان لەسەر کاتی خۆیان کە 6 ساعجارێ 8 ساعجارێ 24 ساعجارێ کە جەنابت باست کرد ئایا ئەگەر پێش و پاش بکەوێت ئەم شتا چ مەترسیەکی هەیە بۆ سەری ئایا مەسەلەن نیشانەی هەیە مەسەلەن ئەلەرژی پێی هەیە هەستیاری پێی هەیە تووشی تەنگە نەفەسی ئەبێت لەو حاڵەتانەیە ئەبێ ببرێتە نەخۆشخانە یاننا؟
خۆی طبعا پرسیارەکە زۆر جوانە زۆر سپاس دەکەم ئەگەر ئەنتیبایۆتیکەکە پێش بخرێ من زۆر یعنی کێشەیەکی وا دروست نابێ ئەگەر پێش بخرێ ینی مەسەرەن بۆ نمونە لە جیاتی ئەوەی 8 ساعات بیخوا ئەیکا بە 7 ساعات زۆر کێشەیەکمان بۆ دروست نابێ بەڵام من لەوە ئەترسم دەرمانەکە دوای خات نەخۆشەکە یعنی بۆ نمونە لە جیاتی 8 ساعاتەکە بیکە بە 9 ساعات دیسان ئەگەڕێنەوە بۆ حاڵەتی بەرگری ئەمە ئەبێت هۆی دروستبوونی بەرگری لەش زدی ئەو دەرمانێ واتە من لە مستەقبل بالضبط یعنی من لە مستەقبل ناتوانم ئەو دەرمانە سەرفکەم بۆ نەخۆشەکەی و حەزەکەم یەک حاڵەتێک باسکەم یعنی من وەکو دەرمانسازێکی پسپۆر یان پزیشکی پسپۆر کە لە خەستەخانە ئیشمان کردووە چەند حاڵەتێکمان بینیوە بەڕاستی زۆر پێم ناخۆشە حاڵەتەکە چییە؟ بۆ نمونە نەخۆشێک داخڵە بێ بۆ خەستەخانە ئیلتیهابێکی زۆر بەسیطی هەیە باشە؟ سیرەکەم مجموعی فەحسی بۆ کراوە فەحسێکمان هەیە پێ ئەڵێن کەڵچەر ئەو فەحسەیە دەستنیشانی ئەوە ئەکە کە من چی ئەنتیبایۆتیکێک ئەتوانم سەرفکەم بۆ نەخۆشەکەی کە سیری نەتیجەی فەحسەکە ئەەکەم سیرەکەم ئەم نەخۆشە بەرگری دروست کردووە بۆ هەموو دەرمانەکانی دژە هەوکردن کە حاڵەتەکەی بە دەرمانێکی زۆر بەسیط ئەتوانم من چارەسەریکەم بەڵام لەشی ئەو کەسە ئستیجابەی نییە بۆ دەرمانەکە کاتە ئێمە تەنها دائنیشین و سێری نەخۆشەکە ئەەکەین لەبەری هیچ دەرمانێکمان نییە کە بتوانین چارەسەری نەخۆشەکە بکەین ئەمە مشکلەیەکی عالەمیە نەک تەنها لە سلێمانی خاڵێک تر ئەگەر ڕاستەکەی باسی بکەین کە باس لە نیشانەکانی بکەین مەرجە هەر کەسێک تای لێ هات بڵێن ئەمە هەوکردنە ئەمە ئیلتیهابی هەیە ئیتر لە هەر تەمەنێکا بێت چونکە زۆر جار هەیە کە ئەچی بۆ دەرماخانەیەکی بۆ لای پزیشکەڵێ تات هەیە گەرمە لەشت لەرزت لێیت ئەمانە نیشانەکانین ئەو کاتە ئەتوانین بچینە لای کەسێکی پسپۆڕیان بۆ نمونە ئەو دەرمانانەی کە بۆمان نووسراوە بەکاری بهێنین خۆی مەسلەی تا مەسلەیەکی زۆر گرنگە و ئەتوانین زۆر ڕابطەکەینەوە لەگەڵ هەوکردن بەڵام کاتی بەرزبوونەوەی تا زۆر مهمە یعنی بۆ نمونە ئەگەر نەخۆشەکە یەک ڕۆژ تای بەرزە ئەوە معنای ئەوە نییە کەسەکە هەوکردنی هەیە بەڵام ئەگەر زیاتر لە 3 ڕۆژ تاکەی بەرز بووە تا ئەو کاتە مەسەرەن من ئەتوانم لەوانەیە یعنی ئەتوانم بڵام لەوانەیە نەخۆشەکە هەوکردنی هەیە لە لەشی خۆی بەڵام 1 و 2 ڕۆژ معنای ئەوە نییە کەسەکە تووشی ئیلتیهابێک بوو بێ یان هەوکردن بە هەر شێوازێک هەر زۆر باشە ڕوونکردنەوەیەکی زۆر باشە باس لە شتە سروشتیەکان بکەین ئایا هیچ شتێکی جێگرەوەی ئەو دەرمانانە بێکە لە ناو دەرماخانەکانە هەیە؟ وەڵی چونکە ببوورە ئەو شتاڵێ زۆربەی ئەتارەکانی ئەو شوێنانێکە گژوگیا هینەکە زۆر جارێ ڕازیاناڵێ ئیلتیهابە نازانم شتەکە نەفسیە جاری وایە سیرەکەی نەخۆشەکە بەکاری هێنێ باشە خۆت بڕوات پێی هەیەیانە من خۆم شخصیان نەوەڵا بڕوام پێی نییە لە بەروی ئێمە لە کولیەی خۆمان یعنی لە علمی خۆمان تەنها باسی لە موادی کیمیاییمانەکان ڕاستە و ڕاستی ینی ئستیجابەیەکی زۆر باشیان هەیە ئەمە یەک دوو دەرمانی گیایی لە ڕووی علمی ئەتوانم پێ بڵم مەسەرەن زۆر بەحسی لەسەر نەکراوە سەرچاوی زۆر باوەڕ پێکراوی لەسەر نییە مقارنەتەن بە کیمیایی ینی کیمیایی سەرچاوە زۆرمان هەیە بەحسمان زۆر هەیە لەسەر کیمیاییەکانە ئەیتر ڕاستی بۆی من باوەڕم بە دەرمانی هەنێک کەسێ بڕوای پێ هەیە و چارەسەریشی ئەکا باس لە دایکی دووگیان بکەی کە لە کاتێکا کە دووگیان بێ ئایا ئەتوانێت دەرمانی هەوکردن بەکاربهێنێ یاننا خۆی طبعا بەپێی ئیلتیهابەکەی ئەمە یەک دوو من خۆم وەکو دەرمانساز کە حاڵەتێکی دووگیانە بینم تووشی هەوکردن بووە بە هیچ شێوازێکە دەرمانی بۆ سەرف ناکەم یەکسەر ئەڵێم بچۆ بۆ لای پزیشکی پسپۆر بۆ لە پزیشکی پسپۆڕی نەخۆشیە گشتیەکان یان پسپۆڕی ژنان و مناڵ هەر کامێکیان بێ هەر کامێکیان بێ لەبەروی جاری تەنها ڕوونکردنەوە بۆ دەست خۆش بێ لەبەرەوەی جاری وا هەیە ئیلتیهابێکی بۆ دروست بووە ها پێڵێن ئیلتیهابی ئافرەتان ئەو کاتێ من پێ ئەڵێم بچۆ بۆ لای دکتۆری ژنان و مناڵ بەڵام ئەگەر مەسەلەن بۆ نمونە ئیلتیهابێکی طبیعی هەیە ئەو کاتە من یەکسەر ئەڵێم بچۆ بۆ لای دکتۆری پسپۆر لە دوو حاڵەت لەبەر دوو هۆکار من نەخۆشەکە ئەینێرم بۆ عیادە یەک لەبەر ئەوەی من تحملی ئەو مەسئولیاتە ناکەم کە دەرمانێکی بۆ سەرفکەم لەوانەیە سبینە دووسبینە ئەبێتە هۆ کاریگەری لەسەر کۆرپەلەکە بکات بالضبط دوو ئەو دەرمانەی کە ئەتوانین سەرفیان کەینەوە بۆ ئافرەتێکی دووگیان زۆر کەمن و عادەتەن بەپێی مەجموعەی فەحص
نابێ ئەو دەرمانە سەرف بکرێ بۆیە نەخۆشەکە بچێ بۆ عیادەیەکی پسپۆر یان بۆ لای دکتۆرێکی پسپۆر زۆر باشترە. زۆر باشە ئەو خواردنەوە تا چەند گرنگە بووی کە ئەو دەرمانانەی کە ئەیخۆت زۆر جارەڵێ بێ پەرداخە دوو پەرداخ ئاو بخۆیتەوە یا ئەو کاتێک کە هەوکردنێکە هەیە زیاد لە پێویستە بێ ئاو بخۆیتەوە بۆی کە لەشت پاک بێتەوە. طبعاً ئەو خواردنەوە خۆی ئۆڕەدی شتێکی ینی زۆر مهمە نەک تەنها لەگەڵ دەرمانەکانی هەوکردن بەڵکو لەگەڵ زۆربەی دەرمانەکانە ئێمە ڕێنمایی ئەوە ئەکین کە نەخۆشەکانمان یان هاوڵەتە عزیزەکانمان ئاو زۆر بخۆنەوە لەبەرەوەی ئاو خۆی ئەبێتە هۆی هەڵمژینی دەرمانەکە بە شێوازێکی زۆر تەندروست بۆ ناو لەشمانەوە بۆیە بۆ زۆربەی نەخۆشەکانمان پێیانەڵێن کە ئەبێ ئاو بخورێ لەگەڵ دەرمانەکانیان بەڵام بە هیچ شێوازێکە جاری وا هەیە مەسەلەن نەخۆشێکە بین و ئەڵێ دکتۆرە ئەکرێ ئەو حەبە مەسەلەن لەگەڵ بیبسی یان بۆ نمونە لەگەڵ چاوی خۆمیان قاوە نابێ هیچ شێوازێکە ئەمە نابێ بکرێت بۆ لەبەرەوەی کارێکی ئەبێت یا ئیسفادەی نابێت بالضبط یعنی بێژگە لە کارلێکەکەیە لەوانەیە ئەبێتە هۆی کەمکردنەوەی تەرکیزی دەرمانەکە لە لەشی نەخۆشەکە و ئەو کاتە نەخۆشەکە سیرەکەی استفادەیەکی تاواتی لە دەرمانەکە ناکە کاتە کافین لەو کاتانەیە نابێ بخورێت عەلئەقەل ئەبێ بینێکی 2 ساعاتی هەبێ بینی دەرمانەکە پێش دەرمانەکە و دوای دەرمانەکە نەکتەن یعنی کافین بپسی چا ئیتر ئەو مەوادانەیە ئەبێ فەرقێکی بەلاینی کەمەوە 2 ساعاتی هەبێ لەگەڵ دەرمانەکە باشە بەدەر لە دەرمانەکە هەندێک حاڵەت هەیە کە بۆ نمونە برینداریەکە کەوتنێکە ڕووشاویەکە هەنێک کرێمات هەیە بۆ دژە ئیلتیهاب دژە هەوکردن بەڵێ کە لە ناو دەرمانخانەکانە هەیە ڕاستەکەی زۆربەی دایکەکان لە ناو جانتاکانیانە هەیە زۆر جارەیەکە بۆ مناڵەکانیان یا هەنێ سپرا هەیە کە بەکاری ئەهێنێ هەم بۆ تاقیم و پاکردنەوەی هەم بۆ ئەوەی کاڵێ بووی ئیلتیهاب نەکات ئایا ئەمانە تا چەند ینی ڕێگە پێدراوە تا حدێک ئەوانە ڕێگە پێدراون بەڵام ئەگەر باسی مناڵ کەین یەک تۆز بۆ مەسەلەی مناڵ یعنی من خۆم شخصێن حەز ناکەم سەرفیان کەم بۆ لەبەرەوەی ئەبێتە هۆی تەنکبوونەوەی پێستی مناڵەکێ و ئەگەر بەکار دێت ئەبێ بۆ ماوەیەکی کورت بەکار دێت یعنی کە کەسەکە باش بوو یەکسەر کرێمەکە ئەیوەستێنێت میاتوانم پێ بڵم زیاتر لە 7 ڕۆژ با بەکاری نهێنێت زۆر باشە زۆر باشە بەشێکی ترمان من و تۆ ئەچینە لای شێفەکە بۆی زانین چی دروست کردووە باس لە ئەو خۆراکانەکەین کە لە کاتی دەرمان خواردنا بێت چ جۆرە خۆراکێ بخۆین و چۆن ئەگەمە لە تەندروستی خۆمان بێت لە کاتی هەوکردنمانە بەڵێ ئازیزان ناو بەخێر بێنەوە بۆ ناو ستۆدیۆی سێوی سۆز هاتوینەتە لای شێف جەمال بۆی کە بزانین چی بۆ ئامادە کردوین و باس لەو بەها خۆراکیانە بکەین کە دکتۆرە باسی ئەکات ئەمڕۆ بۆمان کە زۆر جار هەیە ئەڵێ هەندێک خواردن یا هەندێک خۆراک لەگەڵ میوە و سەوزەوە تا بخورێ باشە هەنێشتێ نەبێ بخورێت ئێستا بۆیە ئەمڕۆ ئەمانەمان بە شێفلا نەبرد بۆی وتمان بزانین سینیەکی زۆر ڕازاوەمان هەیە جۆرەکانی بیبەر و سەوزە و خەیار و کۆمەڵێک شتی هێناوەتە ئێرە بۆ تەندروستیمان بێگومان بە گشتی ئێوە ئەی خوێنن ڕاستە خۆت دکتۆری دەرمانسازیت بەڵام باس لە بەها خۆراکەکانی ئەمە بکەین لەم وەرزەیە کە ئێستا وەرزی سەرما و بەفر و زستان و هەموویەتی بزانین چەند باشە بیخۆن چکە زیاتر لە هاوینە ئەم جۆرە سەوزانە حەزمان لێ کە زیاتر بیخۆین وایە طبعاً خۆی سەوزە و میوە ئەتوانم پێ بڵم لە هەموو کاتێکە شتێکی زۆر باشە و دائیمەن ڕێنمایی نەخۆشەکانمانەکەین کە سەوزە و میوە بخورێت بۆ ئەوەی لەبەرەوەی توانم پێ بڵم شتەکە طبیعیە ئەها بۆ ئەوەی دوور بێ مەسەلەن لە فاست فود یان مەسەلەن لە خواردنی دروست کراو ئەوانەی خواردنی معلبەکانە دوور بێ لەمانە لەبەری ئەمانە هەمویان موادی صناعیان تیای و ئەبێتە هۆی زیانبەخشی بە هاوڵاتەکانمانە بە تایبەتی لەم وەرزەیە لەبەرەوەی هەڵامەت و فلو ئەوانە زۆر باوە دائیمەن تەشجیعی نەخۆشەکانمانەکەین کە ئەو سەوزۆمیوەیە بخۆن کە ڤایتەمین سییان تایە بۆ نمونە بیبەر بۆ نمونە پەرتەقاڵ سێو ئەمانە هەر لەم وەرزیشا زۆرە ینی بە هەرزان دەستەکەوێت ئەکید بە فرێشی بخورێت یانەوەیە ئاوەکەی چکە زۆر جارێ هەنێک کەسەیە ینی مناڵ زیاتر یان هەنێک کەسەیە بە شەربەت حەزی لێتی بەڵام هەندێک دکتۆرەڵێ نابێ هەر بە خۆی بخورێت ئیسفادەی زیاتر خۆی لە هەردوو حاڵەتەکە ئیسفادەی لێکا بەڵام ئەگەر بە شەربەت دروستی کردووە باشتر وایە ئەها هەنێ مەوادی تیا ئیزافە نەکرێ بۆ نمونە شەکر و ئەمانەیە ئەبێ دوور بێ لە ئیزافەکردنی هەر مادەیە کە ئەبێ مەسەلەن سەوزەکە یان میوەکە وەکو خۆی
يعني باش. بە شەربەت دروستی کاتەوە. باس لە کولتوری هەردووکتان بکەم حەزەکەم ێستا هەردووکتان لە کوردستانن جەنابەت لە یەمەن و ئەمیش لە بەغا ئەو خواردنە عەرەبیانە چین کە لە بینی هەردووکتانە هەیە کە ئەڵێن عەرەبیە ناڵێن یەمەنیە ناڵێن بەغایە حەزەکەم بزانم چی هەیە تصورەکەم کەبسە کەبسە لا تۆزە نزیکە نەیکەن بە عەرەبیە بێ بە کوردی قسە بکەن هەر بە کوردی یعنی بەس بە کوردی نازانم بزەبت کەبسە چییە کەبسە؟ بەس ئەوەی برنج بۆ نمونە باشە. لەگەڵ گۆشتی یا مریشکی مەقلوبە دروستیەکە. هەیە لێرە وەکو بریانی مەقلوبە. هەیە مەقلوبە هەیە مەندیش هەیە مەندیش مەندیش هەیە ئەو نازانم ئەگەر یەمەنیە زۆر یەمەنیە، یەمەنیە بەڵێ. وایە بەڵێ، ڕازان دۆڵمە یەمەنیە. دۆڵمە دۆڵما هەیە لە ئێمە ئەڵێ مەحشی ئۆکێ وایە دۆڵمەش لە لێرە ئێرە هەیە دۆڵما بەس تقریبا موادەکان یەکشتە مۆدەکانی یەکشتە موادەکان ئەی بریانی بریانی هەر نزیکە بەس فەرقی بریانیشمان هەیە شتێ بڵێن کە ئێمە نەمادێ یا لەوانەیە کولتورەکانی تر بێت کەلتورەکەی لە ئێمە نەزانی چییە خواردنی باشە. لەسەر قۆر دروستیەکەن ڕێک وایە ئێستا لەگەڵ سۆنیاگیانە باسی ئەومانە کرد لە بەڵێ. پێش لە سەدیوت و مڵی یەمەنی و ئەوانەیە ڕاستە بینی ومە برنج لە ناو منجڵی گڵا ئەیکەن بەڵێ. یان هەندێک خواردنی گۆشت و وای. ئەوانە هەیە بەڵێ. هەر قابلەمەکانی جیاواسرێکە لەم تاوە و لەم لاوشتە زیاتر شتانەوە دروست ناکەن لەوانە دروست ناکرێت بەڵێ. هەر تامێکی زۆر زۆر تایبەتی هەیە وایە. اینجا نازانم کولتوری ئێوە لە بەغا هیچی وا تایبەتان هەیە منجڵی تایبەتی ببێ نیوان. خواردنی یاشتیوە بەداخەوە نیمانە یەک شتە هەیە نیمانە چی هەیە بۆنانی بەیانی باقلە بدهن فاقلە بدهن فاقلە بدهن بە خۆشحاڵی و ئەتوانین بڵێن کە کوردستان شوێنێکە کە زۆربەی نەتەوەکان و میلەتەکان لەناو خۆیانی باوەشی کردێتەوە بۆ هەمویان و ئەوەیشی هەیە کە ئەو خواردنانەی کە خۆش حەزیان لە خواردنی خۆشێتی گرنگ نییە ئەفریقی بێ ئەمریکی بێ عەرەبی بێرچێ بێت ئێستا خۆشبەختانە ئەوەنە ڕێستۆرانی تایبەت کراوەتەوە کە کولتورەکان تێکەڵ بوون زۆر زۆر جوانەمە کە زۆر میلەت هەیە لە ڕێگەی خواردنەکەەوە تۆ کولتوری ئەو وڵاتە ئەناسی کەواتە زۆر خۆشحاڵم کە هەردووکتان بەیەکەوە کاتە ئەو بیرۆکەی لە لای ئێمە بە دەرەکاڵێن عەرەب یەک جۆر خواردنی هەیە کورد یەک جۆری هەیە کەواتە خواردنی خۆشەر خۆشە وایە زۆر باشە شێف باسێکی خواردنەکەمان بۆ بکەی کە ئامادەت کردووە وەکو ماسیە ماسی فێلەی ماسی فیلە کە ئەوەی کە لەبێ ئێسخان بەبێ هیچ شتێک لەگەڵ سپێناخە ئامادەت کردووە زۆر باشە لەگەڵ ئەو خواردنانەیە چۆنی دکتۆرە زۆر زۆرم حەز لێ من زۆر ماسی زۆر ئەخۆم زۆرم حەز لێ لەبەرەوەی یعنی هەنێ مادەی تیا بە تایبەتی مادەی یۆد کە یەک کیلۆ مەوادانە کە لەشی خۆمان پێویستمان پێەتی بۆیە یعنی من هەموو ئەتوانم پێ بڵم هەموو هەفتەیەکە من ئەبێ ماسی بخۆم هەموو هەفتەیەکە زۆر باشە باشە شێف ئەتوانی دووبارەکردنەوەکەی ینی بۆمان دووبارە بکەیتەوە ئامادەکردنەکەی کە بینیم زەیتە تێکرد ئەتوانین کەرە هەنێک کەرە هەیە کارێت ئەها کەرەی سوێر یان هەندێکەی بۆ خواردن ئەبێت ڕاستکەی بە گەرمی هیچی لێ نایە بەڵێ کەرەکەی سادە ئەبێ کەرەی سادە باشە بێ خۆی بێ چاوری بێ یعنی بۆ نمونە واکو بەعضی کەرەکانی هەیە خامەی هەیە تێگەڵێ لەگەڵە ڕاستەوە بەس ئەو شتە سادە سادە ئەتوانی سووریەکەم لەگەڵ زەیت زەیتون تێگەڵێ بە سیر و قارچق کەواتە سیر و ئەو بابەتانە بە تایبەتی ئەو ماسی فێلستانە زیاتریش ئەخورێ بۆی کە هەندێک حاڵەتی گەرمکردنت هەیە زەنجەفیلە زەنجەفیل پیاز ئەو شتە زۆرە باشە تر سووریەکەیتەوە و دواتر بەڵێ چیلەکەی لە کاتی کوتایی شویت و ئاوی لیمون لەگەڵ تۆزە خۆی لەسەر باشە بەس ئەو شتە تەنها ئەو شتە تەناوشتە بەڵێ کەواتە مەرج نییە زۆر جار هەندێشتی زۆری تێکەڵکەیتر بڵێ خواردنەکە خۆشە ناوەڵە بۆ نمونە ئەگەر شتێکی شتێکی سادە و خۆشە یعنی سادە و خۆشە ئەتوانی خەڵک هەیە بەعضی شێڤەکانی شتێکی دروست یەکەم بەس مادەکەی زۆرە لەسەرێ بۆ نمونە زیرە زەردەشتەوە و نازانم وڵا ئەوەی هەر تەعمی ماسی دوای نی تامەکەی نامێنێ زۆر باشە لەگەڵ چەرەسا تاڵێکی دکتۆر من زۆر لەگەڵیان زۆر لەگەڵیان ئەو ئەتوانی طبعاً لە زۆر
شێڤەکە باشتر ئەزانێ ئەتوانی لە ئەنواع خواردنە بەکاری بێنی ڕاستە و بە تایبەتی ئەها بوو بە شتێکی ئەتوان پێ بڵم شتێکی مۆدرن شتێکی عاسری کە تێکەڵەکرێ لەگەڵ ساڵت یان لەگەڵ خواردن یعنی من زۆر لەگەڵ جاران لەسەر ینی بۆ پێشکەشکردنی یعنی کە میوانت ئەهات جگە لەوەی کە میوە و دائەنا شەرەستیشدا ئەنا بەڵام ئێستا زۆر جوان ئیشارەت پێکرات سەرنجت لەسەریە کە ئێستا تێکەڵ بە خواردن و سالادەکانیشمان بووەوە زۆر گرنگە بەهای خۆراکی زۆرە بێگومان هەمومان ئەزانین بەڵام ئەمڕۆ تۆ بۆچی بەکارت هێناوە واللهی بادەم گوێز لەگەڵ فستق باشە لەگەڵ چیە چ شتێک لەگەڵ ماسی و هەر زەڵاتە و هەر زەڵاتەی میوە کەواتە باشە ساڵاتی میوەکانیشمان بۆ بێنە با ببینین ئەوەنە جوان ڕازانویەتەوە ئەوەی زەڵاتەی میوە دیزاینکردن یعنی زۆر گرنگە لە بابەتی شێفیاوانە چاو بشتردام کەواتە ڕاستەکە یەکەم جارە بێت چاو دواتر ئیتر تامی بکەیت کە شتەکە بێت یعنی جوانی خۆی پێ ئەبەخشێت زۆر جوانە زۆر خۆی هەیە دەست خۆش بێت زۆر سواس دەکەم هیچ سەرنجێکە هەیە لە سەری دکتۆرە زۆر بەدڵمە زۆر زوزواوا تێنین بۆ بەرناو بۆی خواردنی خۆش بینە پێم خۆشە زۆر باشە زۆر سپاس ئەمە یعنی جۆری پرتەقاڵەکە وتت گرنگی خۆی هەیە لێرە دایناوە سێوی سەوس بەناوی بەرنامەکەشمانەوە زۆر گرنگە کە بخڕێ زۆر جارەڵێ ڕۆژانە سەیەکی سەوس خۆیتر پێویستت بە دکتۆر نابێت ڕاستم قسەیە والله تقريبا لەگەڵیان تقريبا لەگەڵیان تر هەر ڕۆژێ سێوێکی سەوس خۆینی تر هیچ مانای ئەوەیە سێوەکە فەوائدی زۆری تایە وایە ئیتر شتێکە جیهانیە ڕاستیەکەی دوای چەندین ساڵ زۆر جار هەیە توێژینەوە ئەکرێت لەسەر بابەتێکە ئەڵێن خۆزگە و کاتە پێمان بزانایە لەسەر مەسلەی شەکر لەسەر چاوریەکان لەسەر جۆری گۆشتەکانیان ئەو شتانە هەر دکتۆرێک هەر جارێک و سەر لە شێوای لەناو هاوڵاتیان دروستەکە بەڵام ڕاستەکەی هەموو شتێ بە ڕێژەیەکی دیاریکراو بخرێتە سەور ناکەم کە زەرری علمیش ڕۆژ بە ڕۆژ ینی تازە ئەکرێتەوە پێشکەوتن بەخۆیە ئۆریە شێف جەمالگیان هینەکەشمان بۆ بێنی ماسیەکەش بۆی دکتۆرش تامێکی بکات بە دیزاینکردنێکی تایبەت باشە ئەوەی زەڵاتەکان هەر زۆر جوان ڕازاندوودێتەوە زەڵاتەکانی مشکلە لەگەڵ ئەڤۆکادۆ بە سۆسی ئاوی لیمون و زەیتون لەگەڵ خۆی بەڵێ کەواتە ئەوە پایە بۆ تۆ هەر شتێک لەوانی پێوە بێ بۆی خۆشە بادەم لەسەرێ داینم باشە ئەوە لەگەڵ تۆزە گوێ ئەتوانی وردیەکەی بەدەستی خۆت هەر بەساغی ئەتوانی بیخۆ زۆر باشە تا چەند ئەو بابەتانە کە لەناو سۆشیال میدیا هەیە ئەتوانی دووبارەی کەیتەوە ئێستا هەر کەسێ بابەتی شێفی ڕاستە پێویستە بڕوانامە بەدەست بهێنی لەو کاتەیە بەڵام ئێستا ئەگە تۆ بەدوای ئاهاشتی هێڵسیا بیت لە ناو سۆشیال میدیای یەک دنیا شتت بۆ یەکە خۆ دەتوانی لە ماڵەوە دروستی بکەیت ئیسفادەی لە یەکی خۆت لەوانە وەڵاهی زۆرنە زۆر بەکاری نانی ئیمانت پێی نییە وەڵی هەندێک لەسەر خۆیەتی لەبەرەی کە خوێندوتە تەوان زۆر باشە ماسێکیشمان بۆ بێنی بۆی کە تامی بکەین و کۆتایی بە بەرنامەکە بهێنین دکتۆرەگیان هیچت لەسەر دەرمانی هەوکردن ماوە بە هاوڵاتیانمان بێ وەکو ئامۆژگاریەک وەکو ئەوەی کە چی بکەن بۆ ئەوەی کە بێگومان پێشلوی کە نەخۆش بەون ئاگان لە تەندروستی خۆیان بێت و ئەگەریش دەرمانیان بەکارهێنان بە شێوازێکی زانستی و ڕێکوپێک بەکاری بێنن دەرمانی دژە هاوکردن بەکارمێنن یان مەیخۆن لەبەرەوەی ڕاستە خۆی هەنێ فەوائدی هەیە بەڵام لە هەمان کاتە زیان بەخشەکانی و ئاڕادەکانی خۆی هەیە چەندێکە هەوڵ بن لی دوور بن یعنی ئەتوانین بڵێن ئەها هەڵی گرە بۆ کاتی پێویست بۆ کاتێکی زەڕور ئەو کاتەیە تۆ ئەتوانی دەرمانەکە بەکاربێنی یعنی گوناحە تۆ بۆ هەڵامەتێکی بەسیط بۆ حاڵەتێکی سووک مەسەلەن تۆ دەرمانەکە یان دەرمانێکی بەقوت وەکو دەرمانی دژە هەوکردن بەکاربێنی دیسان دووبارەیە یەکەمەوە ئەڵێم هەڵی گرا بۆ حاڵەتێکی بەقوت بۆ حاڵەتی پێویست زۆر باشە دەستەکانە خۆشبێستی ئەوەکاتە ئەمڕۆ خواردنێکی غەربی نەتەوەکان کۆکاتەوە نە عەرەبیە نە کوردیە ها نە یەمەنیە نە بەغایە کەواتە خواردنێکی مۆدێرنە هەمومان کۆکاتەوە لە هەمان کاتشا بیرمان نەچێت کە زۆر تەندروستە هیوادارم کە
لەم وەرزەیە ڕۆژی هەینیشە زۆر جار زۆر کەسەیە حەزی لە قەل و قاز و ئەو بابەتانەیە بەم سەرمایە یا ترخێنەیە یا شتێ قەسە. بەڵام ئاگاتان لە تەندروستی خۆتان بێ بێگومان زۆر گرنگە کە لە هەموو وەرزێکە بزانین چی ئەخۆین چی بۆ ئەندامی خێزانەکانمان دروست دەکەین و تا چەند گرنگی بە تەندروستیمان ئەین. هەروەها کە دکتۆرێگان باسی کرد ئەو دەرمانانەی کە گرنگە بیخۆین بادانین بۆ کاتی پێویست بەوە ناکا بۆ هەڵامەتەیە هەوکردنێکی سادە دژە هەوکردن بەکاربهێنی هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو ئێوەی ئازیز و بۆ بینەرە ئازیزەکانیشمان دەستی هەموو لایەکتان خۆش فەرمون تامی بکەن دەستان خۆش خۆش بۆ هەموو لایەکتان فەرمون.